ئەزان و خۆشەویستانی کورسات لە هەر شوێنێک بینەری ئێمە جوانترین سڵاوتان لەبێ ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. ئەمڕۆ کۆتا ڕۆژی چالاکیەکانی 28مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بوو. فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بێگومان فیستیڤاڵێک نییە کۆتایی بێت بەڵکو پرۆسەیەکی بەردەوامە. ئەمڕۆ خەڵاتەکان دابەشکرا بۆ براوەکانی شعر چیرۆک لێکۆڵینەوە، بەڵام خەڵاتە گەورەکە ئەو گەرم و گوڕی و ئەو جۆش و خرۆشەی ئامادەبوان بوو لە ماوەی هەر سێ ڕۆژی چالاکیەکانی 28مین خولی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کە گەرم و گوڕێکی زۆریان با هۆڵەکانی فیستیڤاڵەکە بەخشی بوو کە ئەمە ئەگەڕێتەوە بۆەوەی کە گەرم و گوڕیە بۆ ئەدەبی کوردی، گرنگیە بۆ ئەدەبی کوردی و ئێمە لێرە و لەسەر ئەم ستەیجە کە داهێنانەکان چەپڵە ڕێزان کران، داهێنانەکان خەڵات کران. کورسات مەگەزینتان بۆ میوارەیە پێشکەشەکەین و لەگەڵ هەریەک لە میوانەکانم کە لە سەرەتایە براوەکانی دەڤەری بادینانم لەگەڵا بێت بۆ یەکەمی شعر چیرۆک لێکۆڵینەوە لاپەڕەیەکی یان کۆتا لاپەڕەی ئەم خولەی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ هەڵدەدەینەوە. هەریەک لە بەڕێزان گرین نازی براوەی شعر بۆ ئەم بەشەی بەرنامەکە لەگەڵ مابێت، هەروەها هێرش کەمال وەکو براوەی لێکۆڵینەوە لە دەڤەری بادینانەوە، هەروەها زانە واحید وەکو براوەی چیرۆک. ئەم سێ بەڕێزە لە دەڤەری بادینانەوە براوەی چیرۆک شعر لێکۆڵینەوە بن. سڵاوتان لێبێ و پیرۆزبایتان لێکم. زۆر بەخێر بن. خاتو گرین لێ بەڕێستەوە هەستان چی بوو کە براوەی ئەم ساڵی یان ئەم خولەی فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ بوون بۆ شعر لە دەڤەری بادینانەوە؟ سڵاو ڕێز، ڕاستی هەستێکی گەلێکی خۆشە و بتایبەت ئەس وەک ئافرەتێک ئەڤروکە پشکدار بووم. ئەس سەرکەفتنا خود بینم دەستپێکی وەک ئافرەت پاش سەرکەفتن ئەت شعرێدا هەستێکێک و ئەس نەشم دەربڕینێ تێدا بکەم و سەرکەفتنێکێک و وێ بوێریە و وێ ئازاتیە دەتەمن و ئەس هێشتا بەردەوام بم ئەت ساڵە دیڤداژت. زۆر زۆر خۆشحاڵ بووین. بەرەسان کاکێرش هەستان چییە تا چەند دڵخۆشن کە براوەی لێکۆڵینەوە بوون لە دەڤەری بادینانەوە بۆ فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ؟ ناوی خودی مازن دلوان سپاس بۆ میوانداریە هەوە. ئەس وەک بسپوریا من یا مێژوێ دەڕازڤەکردنێ بۆ پەیوا بادینان کەم و بەهدینان کەم، چونکە بادینان بەبارە پترێ بێژین کرمانجا یا خاڕۆ ئەم بێژین سۆڕانی تێتە سڤێکردن وەک نافکردنا دیرۆکی خۆدا 1597 و بێژین مێژوو نویسێ مازنێ کورد شەرەفخانێ بەدلیسی ئەکو تێت بەحسی میرگەهên کوردی هەمیات کەتن بێژێتە میرگەها میرێت ئامێدیە ئەوێت کو بەرنیاس بەها دینان و هەروەسان جی دەمێک و گەڕوگڤانێ عوسمانی جی ئەولێ چەلە بێژی تێتە کوردستانێ و تێتە بەهدینان ئەو جی نۆڤێ میرێت ئامێدیان بێژین پارچە بەشێ ئامێدی وەگیرێدای هەر بەهادینان تێتە نافکردن چکۆش نۆڤێ میر بەهدینان یا هاتی. بەلێ یا دیتر خالا دیتر ئانا پرسیارە دیتر ڕاستی سەرکەفتن ئەوە یا کو مرۆڤ شێت نویسیانا خۆ بەرهەمێ خۆ بۆ خاندەوانێ خۆ تشتێکی گەهینتەوان کو ئەو بشێن تشتێکی نی سەر تشتێکی نی هەڵبن فێل ببن شارەزار ببن تشتێ نەپەنی یە بەرزە یە نەدیار بێتە ئاشکراکردن یان ئەو تشتێ گەڵێکێم سەرهاتیە نویسین بەرفەرەتە سەر بێتە نویسین چونکو ڤەکۆڵیم خۆ ئارمانجە ڤەکۆڵینێ بخۆ ئەو تشتێ نەی بێتە هەبوونێدا و ئەو تشتێک و کێم سەرهاتیە نویسین پتر بێتە باڵاڤەکردن و ڕۆهنکردن شۆڤەکردن چونکو مێژوو باڵگیانامەیە تێتە سەلماندن دەستنویسە تێتە سەلماندن ئەو تشتێ هەیی ئەوێ کو بەردەست تێتە دیارەکردن ئومێداوارین کو ئەم شیان بین وێ ڤەکۆڵینێدات و وێ ویستاڤاڵێدا کو ئەم دەستخۆشی واژی دکەن کو بنکەی گەلاوێژ و ستێرەکە ناوێکی هەیڤەکە کوردیە ستێرەکە گەشە نەوەکی هەیڤی دیترن هەمی ساڵا دەرکەویتن پێی ئۆمێدی کو هەر گەش بیتن بۆ هەمی دەڤەر و هەمی دیالێکێت کوردی. دەستە خۆش بێت کاک زانا دووبارە پیرۆزبایت لێکەین وەکو براوەی چیرۆک لە دەڤەری بادینانەوە. بەڕێسان هەستان چی بوو کە براوە بوون لە دەڤەری بادینانەوە بۆ ئەم ساڵ کاتێک ناوەکەتان لەسەر ئەم ستەیجە خوێنرایەوە تا چەند دڵخۆش بووی هەستە بەچی کرد؟ زۆر سپاس. ئەوخۆ چیرۆک نویسین چێکردنا فەزایەکە جدایەش ئەف کەتوارێ هەیی هونەریکردنا ڤی کەتواریە ئەکید وەختێ تو بینی ئەو فەزایە تێتە هەبوونێ ئەو فەزایەت شێتن هەبوونا خۆ بسەلمینیتن توێ گۆڤێدا دلێتە خۆش بیتن پوێ خەیاڵێ ئەوەتە سەرێ خۆدا چێکری پوێ فەزای بۆیە کەیفخۆشیەکە مازنە ئێک هەبیت کومەکە برادەران هەبن ڤیستاڤاڵێک هەبیت وێ فەزایێ نرخ هەڵسەنگینیتن. دەستە خۆش بێت کاگەرش پێم وڵێ بەڕێزت باسی
گرنگی ئەم خەڵاتە بکەین کە خەڵاتێک کە دووەرگرتووە لە فیستیڤالێکی نێودەوڵەتی وەکو گەلاوێژ بۆ لێکۆڵینەوەکەت باسێکی گرنگی خەڵاتەکەم بۆ بکەیت. بله براستی دمن کن بیجین ویستاوال یا کنفرانس که نیو دولتیه رامان هند جهنیتون کو کردان بیجین کسایتین دورن جدا جدا بخواد گریتن بابت جدا جدا بخواد گریتن مجارت کو سر آستن یه جدا جدا بخواد گریتن گرینگیا وی بابتی هند دایا کو لایان دیروکا جنان کرد گلب کیمی هاتیه بحث کردن چون کو دیروکا کردی دا بارا پتر مهر لایان سیاسی پتر وگرتی و جزوری تو بوان دسالات کو یزل هزل دوره نخواستم دولت عثمانی و صفوی کو ململانا کا ماستر بجن کردستان بویا میدان یا شهری بو هر دو که دسالات داره لما مهر یدیتی فلان سال فلان شهری چه بوی فلان سال فلان ململانه و وگران چونا چه بوی لایان جواکی لایان آبوری لایان جغرافی لایان روشنبیری لایان هزری گلک کم هاتیه بحث کردن گلک فردید کو لایان جنکه جنا کرد رولویجی بیت دیار کردن چون کو ام جنا کرد بس اونی نت خزانه که دا پرورده بکتن و برمالی دا بیتن بلکه رول جنکه دیتوی چند دا دیار بیتن کو سر آستت ماستر کو پیش کفتن دیتیه من اوی که شبینین نتوای خلکانی فستیوالی نودڵەتی گەلاوێژە لە یەکەم خولە و هەتاکو ئێستا کە 28مین خولە گرنگێکی تایبەت بە خانمان درراوە. بله چون کو ام بیجین بیتن نویسرن جن کمتر خمی آن کانشوانه آن بیشتر او جدار و وکولین بعد دستوان تو وشیانه هند نبی که زفر نبی قناغ یا کیفنتر یا دیروکی و سردمت عثمانی ده هاتیه بحث کردن یا قناغت پیشتر هر چند بحث جنا کرد سردمت اسلامی ده گلک هاتیه نویسین پرتوکات بنا نویسین نامد ماستر یا دکترای بس لاین یطاری دیروک ما کرده او یا که سردم 500 سالت سردم عثمانی دست پید کردن عثمانی 1514 بیجین که شهر ما بین صفوی عثمانی سر کفتن اما اکثر 1515 دوار بهدینان و زاخو گلک دورن دیتی میرگه هن کردی کفتن بن زلهزیاد دولت عثمانی و حتی 1918 که بیجین بریتانیا هات و دولت یا عثمانی العراق در خست وردا 400 سال ده سالات داره یک دوره تبیت کردن اوی ده سالات گلای تشتیل بخو دکومنت کردن گلای که تومار کردن گلای تشتیل فرمید هاتینا بحث کردن ارشیف عثمانی دا بیشتر دولتمندترین ارشیف بود دیروکمای کرده می‌دونم که بیشتر دولتمندترین ارشیف رامان هندی نداد که بیشتر هر تشتی و گویی درسته چون که دسالات آن بجیلایان سپینر همی گواده ویتشتی بیشتر از برجواندی خدا بله گله تشتی تی لاین آبوری هی لاین روشنبیری هی لاین هزری هی لاین سیاسی هی ورد حکومت برگنامه توت اینید جی دوید باش سبراوستین تو همی لاین وگریتن که آیا اف چند هنه و هاتیا بحث کردن لاین کی سیاسی یا کم کردن هاتیا آراسته کردن چون بارا پتری بحث سر کردن ما یت کردا دیکن کوری گرن مرکوجن خوین ریجن نه بر عقل کو کرد بس و چندت برنیاز بن مروی زانای نافده در کفتین قطبخانه آینید نافده هبوی قطبخانه یت فرمید نافده هبوی بلکه زانایت کرده و مازنت کرده یه چون خدمتا گلای دورن دیتر کری پتش وان ملت اوید کو هیج نف عرب و نف ترکاده و زمان تو خوش نویسونه بلکه گلای جرات شارازاتر بوینش خوش زمان تو خوشی دا یعنی بارا پتر مدرسه آینی او هل بست آن بیشین کلاسیک مد کرده جبلی زمان کردی زمان فارسی و ترکی دا و عربی دا گلک هستر بونه روانتر بونه کو لو ما هم گلک جارت بیجین جه مخابنیه یا کلاسیکت مد کم بیجین هل بستن کردیت نویسین هندک بونو من دیم میرگه ها بهدینان بیجیم قبات باید کد بیتا کره سلطان حسین ولی 1573 که دم بابیت میرید او تیتن حتی 1585 کلا دو که تیتا کشتن او بخوجی هلبزوانه حتی اونو که بس ما هلبسته که کردی دیتی نزدیک 6-7 هلبسته دی فارسینه راسته هزاتیا زمانوی دی دریخید که فارسی زانید بس اگه توی قناغه دا بوم هندک هلبسته دی کردی نویسابون و بوم دیار بیتن که قبات بک گونترش ملا جزیری جی اوجی دوار شهرخانه که بو دیروک ادبیات کردی دا دست خوش بگه کرش خاتو گرین خاتونی که شاعر که
شعرەکەت یەکەمی هێنا لەسەر ئاستی دەڤەری بادینان پێمان بڵێ ناونیشانی شعرەکەت ناوەڕۆکی شعرەکەت باسی چییە کردووە سەرنجی لیژنەی داوەرانی ڕاکێشە ناو شعرا من روحا سداره بوی بو کو بحث الهندك آزارات کتن کو تایبتن اب آفرته و هندك دابوناریتن حتی نهاجی اتناف کمالگه داید بوینه کو گلک جارا جن یا بویا قربانی وان دابوناریتا چه بزوری یا هات یا شویدان یا هر بجین آریشه کادی کو جنب کنه قربانی من فردید از وک شاعرک کو اسرول خود وک آفرجی دبینم از و آزار وان آفرتا اطروح شعر هک داب آوینمو بکم شعرو پیشکش بکم باشد شعرەکەمان پێشکەشەکەی لەم بەرنامەیە از ده بشک بجم فەرموو بجید سپیکراس من برنگ بخت من کریا دریای کاراجیه هبونا من جی چپک یه جسته متمجید تو نریتن تکفل پیریا روژه بو همی تاری دیگر نسپیده و ازاره بند دیگر نجینا سپیده ورد بو رشاتیان ها اسکریم دریای که تجی رجی اوه رنگ بریارات یا دبنگ قیری و نالین برین من دنگ و نادن تجی شرم من دیگت دقالب کربونه دو شرم گهت من دیگت دیوار گریجی جنک عزیزه هزار سوزداینه ایدی لوار جاران و نگرید اواج دزای حل بستن من که اینه کل بندرنده که هار تو دم من دبینی کرد بونا بریاره تبس خوب سرداگرتیه ایدی رین دل من دناوا دستن من دا دهاوینه نخولیک ددن دبنه اگره نجی رینیشان در لسفر دیگن لخود نرم ریساتیا میاتیا من کربیج من وتکت ایدی ندشم خو هم بز بکم نجی کربیج تراکم نجیان من دبی کچاو خدا دنوینید نجی مرنده دا سمایت گل بکم ایدی سکالای من ناگه نبر پین کرسی کا یزدانی گر ندا بیجم ای خدا جبهی وی بونه وی دلی نکرب مایا نجیکین نهس مایا نجیجین گر فرشته تبر به جهان هات بلا خلوه روح ماندی بکت خدا دست خوش بێت سواز بۆ تۆ کاکزەنا بەڕێزت چیرۆکەکەت باسی چییە کرد ناونیشانی چیرۆکەکەت چی بوو ناوەڕۆکی چیرۆکەکەت چی بوو و پەیامی پشت چیرۆکەکەت چی بوو کە تۆش بە هەمان شێوە سەرنجی لیژنەکەی ڕاکێشا و بوویتە براوەی یەکەم ناو چیرۆکۆ من سرود زێر خەزالێ ڕقسێک ناو بەینە وەهم و حەقیقەتێدا بوو هەوڵێک بوو بوو تێکەلکردنەوە ریالیزمە جادووی گەلنویسینە طرزێکی ڤەگێڕانێ اب شێوازێ ئەفسانێ کودی چاوشین جارێکا دی ڕیەکێ دی دەرگەهێکێ دی پەنجەرەیەکا دی ئەفسانێ ڤەکەین و پڕێکا چیرۆکێ و وێ فەزا دیتنێ یا مەدوێتن بخەیالێ بکەینە ڕاستی بین هەمی ئەفسانان کوم بکەین ناوفندێک ئەفسانەیەن دیەن چێکریدا و پڕێکا ڤەگێڕێکی ڤەگێڕین بوویە چیرۆکۆ من از هزرد کم کو لجنه جاو تبینیو کری کو تیکله کش اش چیکرنا افسانه کش اش تیکل کرنا ریالیزم کا جادویی اش درست کرنا و فضا یا کبت کری یا کس نشد بحث کد بویا خوشحالی و کو خلات ادامه ئێمەش زۆر خۆشحاڵ بووین هونەری گەڕانەوە گۆڕانکاری زۆری بەسەرا هاتووە هون گۆڕانکاریەکە لە چیرۆکی تۆیە یا لە نووسینی چیرۆکی تۆیە چی بوو؟ چۆن گۆڕانکاریت لە نووسینەوەی چیرۆکەکەت و لە گێڕانەوەکە تا کرد؟ یعنی ئەکەش وان فیگورێت مە بکار ئینای دێو بوو دێو یعنی وی سەردەمیدا گەلێکە بکێمی تێتە بکار ئینان جارێت تو بێ دێوێ بینیەت صد بیست و ایک داشتنی کات وگرانه دو اب تکنیک نیان ریالیزم جادویی فلانه بحث که پیچه که بو میشی کاب زحمت بو یعنی هولدانک بو بس دیاره و سرگرتی دست خوش بێت ئەگەرش گەرم وەلای بەڕێزت وەرگرتنی خەڵاتی فیسیڤاڵی نەدەوڵەتی گەلاوێژ ئەرکی سەرشانە قورستر ناکات بۆ ئەوەی کە بەردەوام بیت و کاری زۆر باشتر بکەیت بڕاستی سوپاسی بۆ بنکەی گەلاوێژ ئەکوت بێژن وەرگرتنە خەلاتی
دوید مروی پتر هم داد و نوارگرتنا خلاطی جنا و کود پاشکز بیتون و خو وهلیتن ام دست خوشی وان کن هر کی پشیدار بوی و داخوازا بخته که باش بکن کو قناقت باشتر دا پتر بنویسین اوت دیف بیورت وان بوین یعنی ام هم سانگاند نیامه هالسانگاندن هبو واد مینیتن اوه کو لجنه دست نشان کری و هالسانگاندن هش خرا ماستر اوه دی او بخاندوانی پشت هنگی دیار بیتن و آنها یا خود کارمه اوه یعنی نباز بو ویستا والا اما وقتی دیجی دوید هما هر خول دیرو که خوب که نخداند همی بواره دا همی لایه دا هر جهه که مروف شد شیانت مروفی دا بید زانینا مروفی دا بید مروف سر همی دورا سر همی میرگه کردی سر هر تشتی که مروف شدن لایه که طاری روم بکتن لایه که شیلی زلال بکتن دوید مروف یه سر بردام بیتن و بشتن هندک لاپرندی تش دیرو که ملت ما خوبه گریتن و لزیده بکتن و او خالتی و ام بیشین او تکالیتی دیروکی بین راز وکرن اوجی گلکا گرنگه نخواستمت هنر قناق دیروکی دا دیروکا ما کرده گلکا یا شیلی و دست دشمنه هاتی نویسین لامن بار وکولارت کرد ام بیشین بسپورت میجوی گلک گرانتر لهاتیه ام دوید بس بازنه که دا نزورین هر افتشتی مبتنه های همه هر وگو هزین ام زورینه و ارشیفین بیانی دوروبرت ما دیتنا دا صلاتت اوید کول وری دا صلات داری کری هر سردمه که بیتن ام بوچونت وان ام بلگنامت وان بینین همیا لیک خراب بکنو و گهین راستیه که برچافتر و و چند دیجدا ام دهنه تشتی دیجی دیار کن که پروگرامت خواندن جدا هنده که شاشی هنه دوید پرورده جی خل وی بابت که تخدان و اوان شاشی دیروکی راز و بکتن و پتر شروع و بکتن دست خوش بید خاتو گرین باسی که کشکی فیزیکشی فیزیوالا که با هم سر روزا چالاکی کن جورا و جور بون تابلۆی هەڵپەرکێمان بینی و پێشانگای شێوەکاری پێشانگای کتێب جۆرەها کاری تیا بوو باسێکی کەشی ئەم سێ ڕۆژەم بۆ بکە لە فیستیڤاڵی نەدەوڵەتی گەلاوێژ بەگشتی چیت بینی و چی سەرنجی توێ ڕاکێشە براستی شان جوک گلک آرام و جوان پیشکشی مبکن ابتایبت ام کل دورا بهدینان هاتین اجبلی کو ما سرکفتن اینای و کو بو سرکفتن ام هاتین ویره بو پرای بوما کو ام پتر دانستاندن و هفنیاسینه که ادگل شاعر و نویسرت وی باشه ریجی بکن اوه جه خوشحالیه بوما هر واسا هبونا پرتوخانان یا اگه بجن هبونا تابلوان و هر چشتک دیه هنری تیپا هل پرکه چشتک گلک جان بو و سرنجامه بو همین تشتی راکشه دەستان خۆش بێت کاک زەنا تۆ چۆن باسی کەشی ئەم سێ ڕۆژاکەیت خودی لینکێکی گەلێکی باش بوو ئەم شان دنیایەکە چیرۆکنەویسێنی ئەپنیاسین چەشوان ئەڤێن ستێر بوون بەرینوکە و هات بوونە وێرێ پانەڵ وەرگرتین مە مفاجێ دیتی چە ژوانژی ئەڤێن شتیمە هەوڵاندن بنە چیرۆکنەویس و مە چیرۆکێن وان دیتین و بەرزە بوون ئەم دەستێ مە نەگەشتێ بخینین بۆ هەندێ درستکردنا لینکێکی دیە گرنگترە ناوبەینا بهدینان و و پارچا دیا هولیر و سلیمانی و افسال رجای کازور یا بجدار بوین روشالات کردستان بجدار بون امشان لینکه که باش چه که این اوجه دل خوشیه یا براستی دەستان خۆش بێت زۆر خۆشحاڵ بووین ئەگەر شتێکتان ما بێ لە کۆتاییتان و ئاماژەی پێبن فەرموون از ایک سرکفتیا من دوید پیروزبایی خوشی بکم و پیروزبایی حوالت خوشی بکم و بردام بن و هر واسطه دخوز سرکفتن بو همی وان کست کو برهمت خو پیشکشی و ویستاوال کری کو همی گاوا سرکفتن رامانا هندنینه آنشکستن بیشن رامانا هندنینه که تو یه شکستی بلکو بیتن اف شکستنه که ول تبکتن تو پنگو و که باشتر پاویجی و سرکفتنه که ماستر اشیانو کب دست خو ببینی سپاس بۆ تۆ کاکێرش راستی مزید خاله که گله گرنگ سر راستم اوجی خاله نشتیمانیه سیاست ام گله دوره من جی دیره خستین جواک جیک پرتو بالاوه کری پراوه یا هرفاندی تشتش خرا گرنگ تر که ما خرا گرنگ ایک و بس لاین روشنبیریه لاین هزریه به اومده که چاوا بری هنگید کلاسیکا همی زمان همی دیالکتت من نویسایه هم شمپوی آستی جاره کادی ید وری بهنه وری من مالا خون یعنی هم ند باجره که بجینی به صبر داینه بلکه مالا خود تجمیرین او بنا دف ما مالا وانه بهدینان دیتنا من همه اف نوچه داریه نه تا کرن هشتو باشتره نه او دور وکی سردم میرگی حالی نه تا
زمكو ما نافكرنت جشتي هبن باشترك و ما جدي تخن ما خالن هفش هبن باشترك وما خالن ما جي جدات يعني سپاس بۆ تۆ کاکزانە بە زۆر بە کورتی کاتمان نەماوە. والله سپیروز بایا واجد کماجی خلاطیه برگرتی سپاس دەکەم. و زۆر سپاس بۆ کورتسات و نۆستۆلۆژیەکە مازن دایەمەش بچیکاتیە وەرە حتا ئەڤرۆ بۆ فیستیڤاڵە گەڵاوێش بۆ وان ڕۆژێن چووی بۆ ڕێکخەرن بنکەیە گەڵاوێژە بەهدینان زۆر سپاس بۆ ماندی بوون هەواڵێن خۆشی پیرۆستکەم زۆر سپاس بۆ ئێوەش زۆر دڵخۆش بووم کە لەگەڵ ئێوەیە بەرنامەم کرد و دووبارە پیرۆزبایتان لێ دەستان خۆش بێت. ئازان لەگەڵتان بەردەوامین ئەوەی کە بەدەستی منیشەوەیە ئەمە خەڵاتی ڕێزلێنانە لەلایەن بنکەی ڕووناکبیری گەلاوێش کە پێشکەشوی دەستگای میدیایی کورساتیان کردووە کە سپۆنسەری میدیایی 28مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بوو. ئەم خەڵاتە ڕێزلێنانی پێشکەشکردین سوپاسیانەکەین بە ناوی تەواوی کارمەندانی کورساتەوە. ئازان لەگەڵتان بەردەوامین لە ئێستا پشوویکی کورد وەرەگرین و هێشتا بەرنامەکەمان ماوە ئەگەڕینەوە لاتان. ئازیزان دووبارە سڵاوتان نەبێ و لەگەڵتان بەردەوامین بۆ ئەم بەشەی بەرنامەی کورسات مەگەزین بۆ میوارەیە لەسەر ئەو ستەیجی کە داهێنانەکان چەپڵە ڕێزان کران. ئێمە لەگەڵتان بەردەوامین لەگەڵ سێ میوانی دیکەم کە هەر یەکەیان براوەی شعر چیرۆک لێکۆڵینەوە بوون. ئەوانش هەر یەک لە بەڕێزان دکتۆر کۆسار ڕەشید وەک براوەی یەکەمی لێکۆڵینەوە بۆ فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش خولی 28مین و زۆر بەڕێز کاک زایر زەنگەنا وەکو براوەی چیرۆک کە خەڵاتی یەکەمی برد و زۆر بەڕێز کاک میران سعدوڵڵا وەکو براوەی شعر. سڵاوتان لێبێ و زۆر بەخێر بێن پیرۆزبایتان لێکەم. بەخێر بێن. کاک دکتۆر لای بەڕێستەوە دەست پێ بکەم وەکو براوەی لێکۆڵینەوەکەی بەڕێزت باسی لە چیە کرد و ناوەڕۆکی لێکۆڵینەوەکە چی بوو چۆن توانیت کە سەرنجی لیژنەکە بە خۆت ڕابکێشیت؟ سەرەتا دەست و چای بەڕێستان خۆش بێت و زۆر سپاسی گەلاوێژ و ئەو بەڕێزانی کە ئەم فیستیڤاڵە بن بەڕێوە. ئەوەی کە من کارم لەسەر کرد لە ڕاستیە طبعا یەکەم ساڵ بە من بەشداری فیستیڤاڵی گەلاوێژەکەم و ئەوەی کە من دیقەتمە فیستیڤاڵی گەلاوێژ فیستیڤاڵێکی نێودەوڵەتیە فلەبەرەوە بیرم لەوە کردەوە ئەگەر بەشداریم کرد بێ بابەتێک هەڵبژێرم کە سنووری لۆکاڵی بوون تێپارێنێ و دەستبەرین بۆ کار و بەرهەمی ئەو کەسانەی کە لەسەر ئاستی جیهانیا زۆر معروفن زۆر بەناوبانگن و جوغرافیایان تێکشکاندووە. یەکێک لەوانە پیت مۆندریانی هۆڵندیە. پیت مۆندریان نیگارکێشێکی ڕێبازی ئەبستراکتی ئەندازەیە خاوەن ستایڵێکی تایبەتمەند بە خۆیەتی و هەموو ئەوانەی کە لە بواری هوەری شێوەکاریە سەرکاریان هەبێت یا ئاشنایەتێکیان هەبێت لە بواری هوەری شێوەکاریە مەحاڵە پیت مۆندریان نەناسن وەک نیگارکێش بەس من ڕەهەندێکی دیکەی ژیانی مۆندریانم کەشف کرد. چۆن ژێرار ژێنێت یەکێکە لە تیۆریستە بەناو بانگە هاوچەرخەکانی دنیای ئەمڕۆ کە لە ساڵی 2010 وەفاتی کرد. ژێرار ژێنێت تیۆریایەکی دانا. ئەم تیۆریایە بە ناوی ئینتەرتێکستواڵێتی یا با بڵێین تێپەڕدەقێتی. پێش ژێنێت کریستیڤا ڕۆڵان بارت و لۆرێن ژێنێت کاریان کرد لەسەر چەمکی دەق ئاوێزانی. دەق ئاوێزانی چییە؟ دەق ئاوێزانی پێتەڵێت هەموو کارێک کە ئینسان ئەیکات هەموو داهێنانێک لە بواری ئەدەب لە بواری هونەر حتا لە بوارە عیلمیەکان ئەوەی کە ئینسان بیکات پێش ئەو کراوە واتە هەموو دەقێک دەرهاویشتەی دەقی تریەتی تۆ دەی ئیلهام لە دەقەکانی پێش خۆت وەرەگریت و تەوسیفەکەیت و ئەم جارە بە پەنجە مۆری خۆت بە تایبەتمەندیە شخصیەکانی خۆت و بەرهەمی هێنیتەوە جارێکی تر. ژێنێت دێت 5 مؤەلیفەدا ئەنێ بۆ دەق ئاوێزانی. ئەو پێی وایە دەق ئاوێزانی تەنها لە واقع تیس نابێ کە هەموو دەقێک پێش دەقی هەیە. ژێنێت ئەڵێت ڕاستە هەموو دەقێک پێش دەقی هەیە. زۆربەی جار ئەو دەقە خۆشی ئەبێ بە پێش دەق بۆ دەقی دوای خۆی واتە هەموو دەقێک لە نێوان دوو جەمسەرایە. ئەگەر نەشڵین هەموو دەقێک زۆرینەی دەقەکان بە تایبەتی شاکارەکان لە نێوان دوو جەمسەران پێش دەق و پاش دەق خۆی دەقە پێش دەق پاش دەق. من هەستام ئەم تیۆریایە بە هەر 5 مؤەلیفەکەیەوە ڕوبەڕووی کارەکانی پیت مۆندریانی هۆڵندی بوومەوە. پیت مۆندریانی هۆڵندی سەرەتا لە ساڵی 1970 کە دەست ئەکا بە کاری هونەری بە تایبەتی نیگارکێشان لە دوو ڕێگاوە ستایڵێکی تایبەتمەند بۆ خۆی دائەنە جاسی کە ئەم ستایڵە لە دواییە ئەگاتە چ داهێنانێک چ ئیبداعێک. ستایڵی کوبیزممان هەیە کە سێزان لە پاش سێزان پابلۆ پیکاسۆ جۆرج براک
داڕێژەر یا با بڵێن درێژە پێدەر و بناغەدانەری ئەم ستایڵن لە هوەری نیگارکێشانە تەکعیبیەت کیوبیزم مۆندریان ئیسفادە لەم ستایڵەی سێزان و پیکاسۆ و جۆرج براکە کات دوو هەم ڕەگەزی درەخت ئەم پیاوە دێت درەختە هێنێ و ڕسمی درەخت مەراحیل بە مەراحیل هەچەند ئەمڕۆ لە سیمینارەکە بە تەفاسیل بەوێنەوە پیشانمانە مەراحیل بە مەراحیل ئەم ئیشانە هێنێت درەختێک و تێکەڵکردنی ڕێبازی کیوبیزم ئەبێ بە کارە هەندەسی کارە ئەبستراکتە دیزاینەکانی مۆندریان لە دوای مۆندریان ئەو هونەرمەندانەی کە دێن دیسان سوودێکی زۆر لەم ڕێبازە ڕاقیە ئەبستراکتە ئەندازەیەی مۆندریانە بینن وەکو شێوەکاری وەکو نیگارکێشان پاشان میعمارەکان دێن مۆندریان ئەوەی کە ئێمە ئەیناسین ئێمە مۆندریان وەک نیگارکێش ئەناسین بەڵام مۆندریان هێندەی نیگارکێشە هێندەش دیزاینەرە کارەکانی مۆندریان کاریگەرێکی زۆر زۆر دروستەکەن بە تایبەتی لە میعماری و لە سەر سەبکی بەعفۆن لە ستایڵی دیستیل کە ئەمانە کۆمەڵێک میعمار بوون و کارەکانی مۆندریانیان هێنا تابلۆ گۆڕا باچی بە دیزاینی میعماری و بیناسازی دواتر تەوسیف کرا بۆچی دیکۆراسیۆنی داخلی ناو میعماری دواتر بۆ دیزاینی جلوبەرگ دواتر بۆ دیزاینی حتا ئەم کوپە ئەم جۆرە کوپانە ئەم مێزانە لاپتۆپ سەعات جلوبەرگی ئافرەتان مناڵان کاشی یعنی مۆندریان گەورەترین ئەتوانم بڵێم یەکێکە لەو کەسانەی کە گەورەترین شۆڕشی دیزاینی کرد مۆندریان دەکاتێکە ئێمە تەنها وەکو نیگارکێژە ئەیناسین من هەستام تیۆریای ئینتەرتێکستوالیەتی ژێرار ژێنێتی فەڕەنسیم هێنا بڕیم بەسەر کارەکانی مۆندریانە گەیشتمە ئەو نەتیجانەی کە کارەکانی مۆندریان ڕاستە کیوبیزم و ڕەگەزی درەخت بۆتە پێشدەق خۆیشی بە هەمان شێوەکو دەق بۆتە پێشدەق بۆ دیزاینی پاشخۆی دەست خۆش بەری سۆرجان سپاس دەکەم کاک زاهر بەڕێستان وەکو براوەی چیرۆک زۆر کات باس لەوا کرێت کە ئەدەبی کوردی لە قەیراندایە بەڵام ئەمڕۆ قەڵەمی نوێمان بینی و چەپڵە ڕێزانی داهێنانەکان کرا بەڕێستان چیڵەن لەسەرەوە وە چۆن باسی چیرۆکەکەی خۆتەکەیت کە بە چ ناونیشانێک بە چ ناوەڕۆکێک بەشدار بوون ڕاستی مەسلەی قەیران بابەتێکی دوور و درێژە و من باوەڕم بەوە نییەکەوە هیچ میلەتێک لە قۆناغێکا بچێتە بابەتی قەیرانەوە بەڵام هەندێک جار کپ ئەبێت لە هەلومەرجێکی تایبەتە بەڵام دواتر هەناسا کێشێتەوە مێژووی ئەدەبیاتی ئێمە ڕەنگە زۆری سەرزارێکی بوو بێنە نووسرابێتەوە بەڵام لەگەڵەوەشا ئێمە دابڕاو نەبووینە لە ئەدەبی جیهانی وە ئەدەبیاتی کوردی لە سەرەتای هەزارە یەکەمەوە کاریگەری هەبووە و ڕۆڵی هەبووە و ئەگەر ئێستاکە ئێمە بشگەڕینەوە بۆ زۆربەی دەقەکانکەوە ڕەنگە شێوێنرابێ زمانی گۆڕابێ کرابێت بە مڵکی میلەتانی تر بەڵام وەکو کورد کاریگەریمان کەم و زۆر هەر هەبووە بە تایبەت لە نێو جیهانی ئیسلامیە خەڵکانی زۆر تایبەتمان هەبووە وم پێم وانە لەم قۆناغەشە هەندێک کە بوون ڕەنگە لە سەردەمێکا دروست بێ بەڵام ئەوە مانای ئەوە نییەکەوە ئەدەبیاتی کوردی لە قەیرانە بێ بەڵام ڕەنگە پێویستی بەوە هەبێت کەەوە هەناسەی تری بدەینێ و خۆشببختانە فستیڤاڵی گەلاوێش بۆ خۆی هۆکارێکە بۆ ئەوەیەوە هەندێک جار لە لایەکەوە کەمی هەناسە بدا بە و ژانرا وای لێ بکاتکەوە هەناسەیە بکێشە و بەرز بێت باشە چی سەبارەت بە چیرۆکەکەی خۆت هەم ناونیشان هەم ناوڕۆکی چیرۆکەکەت بەڵێ بەڕاستی مەسلەی چیرۆکەکەی من نازانم مەسلەی چیرۆک تۆزێ بابەتێکی ئالۆزە ینی قورسە من خۆم هەڵسەنگانی بۆ بکەم خۆتە زانی دایمەن لە بابەتی چیرۆک شعر ڕۆمان ئەمانە زیاتر ئیشی ڕەخنەگرە دواتر دێ تۆ ئیشت نووسینە بەڵام دواتر ڕەخنەگرەوە دێت هەڵسەنگانن بۆ چیرۆکەکە دەکا و خۆشببختانە ئەو لیژنەیەکەوە لێرە بوونە و هەڵسەنگانیان بۆ چیرۆکەکە کردووە دیارە لە هەندێک لایەنەوە چیرۆکەکەی منیان پێ باشتر بووەوە ڕەنگە ئەمە هۆکار بێ بۆ ئەوی کەوا چیرۆکەی من هەڵبژێر دەستخۆش کاک زاهرجان کاک میران دووبارە پیرۆزبایی دەکەین شعر هەستیارترین ژانری ئەدەبە بەڕێستان لە شەبڕکەیەکی سەخت دابوون چۆن باسی شعرەکەی خۆتەکەیت پرسیارێکی زۆر جوان قسێکی جوانت کەوتت شعر هەستیارترین بابەتە من خۆم ڕێگویستم بۆ دیێڕات دەست پێ بکەم یەکەمین شت باسی شعر ئەەکەم پێشۆی باسی خۆم کەم لەوەی شعر پرۆسەیەکە لە من گەورەترە و لە حەز و خولیاکەی منیش گەورەترە سەرەتامەوەی ئەوە بڵێم شعر
ئەوەی کە ئەمڕۆ خەڵکێکی زۆر گلەی لە شعر هەیە پێی وایە شعر تەنها ئەوەیە کە باسی جۆرێک لە واقعێکی سادە و ئەڤینداریەکی سادە ئاکات ینی هەتا وای لێ هاتووە خەڵک پەندی پێشینان لەگەڵ شعرات تێکەڵ ئەکات ئەمەش هۆکارەکەی بۆ تەسەوراتێکی دەستە جەمعی ئێمە گەڕێتەوە بۆ شعر من حەزەکەم یەک دووشت بڵم لەسەر تێگەیشتنی خۆم بۆ شعر حتمما ئەم تێگەشتنش لە پاشخانێکی خوێندنەوە دێ لە ژیرفانی خۆم نایە حتمما یەک بە یەک قسەیەکی فرێدێک نیشە دەست بە پێکەم ئەڵێ ئێمە بۆ ئەوەی کە لە کۆمەڵگە زانستیەکان تێبگەین لە کۆمەڵگەیەکی زانستی و جیهانێکی زانستیە ئەوە پێویستەکە بە شێوازێکی هوەری بیر لە جیهان بکەینەوە کە دەقەن مەبەستی شعرە واتە بە شێوازێکی شاعیرانە تۆ ئەتوانی بیر لە دنیاکەیتەوە بۆی کێشە و قەیرانەکانی بزانی بۆ من وەکو خوێنەرێک پێش وەکو نووسەرێک عفۆن بۆ من وەکو خوێنەرێک پێش نووسەر بوون شعر بۆ من هەمیشە دەرچێک بۆ ئەوەی کە واقعێکی کەشف نەکراوم پێ ئاشنا بکە ئەوەی کە بەختیار عەلی پێی ئەڵێ نادیار و نەبینراوە نەک ئەوەی کە بەتاڵکردنەوەی غەریزە شخصیەکانی خۆت بێ بۆ نمونە تەنها هەستەکانی تیا بەتاڵکەیتەوە نەخێر ئەکرێ شعر لە کاتی خوێندنەوەی لە کاتی نووسینە زۆرترین کێشە فکرەکانی تۆ کێشەکانی تۆ لەبارەی بوون و دنیاوە بۆ تۆ شرۆڤە بکە هەتا وەڵامت بۆ تۆ بدۆزێتەوە من بەو شێوازە بیرم لە شعر کۆت وەکو خوێنەرێک وەکو نووسەرێکی شەوڵمدا بە شێوازێکی زۆر سادە و پستی باسی واقع بکەم کە مرۆڤی مۆدرنەتیاتی واقع سارد و تەنهایە و کۆچبەری و ئەوەی کە گەنجێک ڕائەکە بۆ ئەوروپا لەو ڕێت چی لێ دێەوە هەوڵم نەداوە باسی واقعەکەم بە جوانی لەبەرەوەی مێک جۆمان لە شارەکەت بێت کە پێشکەش بەشێکی ئەخوێنمەوە بۆتان سەرەتا وتیان پەنابەری تەنها جانتای شێوێ کەچی چیرۆکێک شیویست پاشان کەمپێک ژوورێک لەشێک دڵێک تا لێوەی وەخ شێرپەنجە بگاتە مێشکت پەنابەرە پاکستانیەکە وایوت پەنابەرە کورد و پاکستانیەکان شەوان بە دوای وید و پەنیر و پانتۆڵی هەرزانەگەڕێن منیش بە دوای شتا ناگەڕێم لێرە پێکەنینی تۆ دەست ناکەوێ کە ماتریالیزم و فڕۆید و مەیکەپ کوشتیان ئەدوت حەزم بە پیاوێکە زۆر بیر بکاتەوە جگەرە زۆر پێشێت باوکت وا بوو منیش ئەدوت پیاو لەگەڵ جێڵ و ڕوتانەوەی پرچ و ژن و تەراژ ڕانایەت باوکت لە کارگەی ماسی قوتوویەکە باوکت لە کارگەی ماسی قوتو کاریەکرد ئەویست بچێت بۆ 2 سۆڵدۆرۆف ئێوە لە بولغاریا بەناو تەلبەنتان ڕاتان کرد کۆڵە پشتەکەت ون بوو کۆڵە پشتەکەت ماسیەکی توونای لە قوتونرا و ئاوێنەیەکی بچووک و باندز و چیرۆکێکی تیا بوو لە چیرۆکەکەیە سەگەکان لە ژێر بارانە ئەمردن دارستانەکانی ئەوان سەوز بوو هی کوردەکان نا باران بە ملی باوکتە ئاهاتە خوارەوە اینجا گولەیەک ملی ئەوی بڕی هی تۆنا باران لێنزی قەناسەکەی تەڕ کرد لە دووربینی قەناسەکەیە تۆ غەمژین دیار بوویت جگەرەی سەربازەکە وەک لایەتی بەلەمێکی دوور لە تەمی شەوە بریسکایەوە ڕەنگە ئەویش حەزی بە شاخەوانی و تەماشاکردنی زنجیرە بوو بێت دەستە خۆش بێت کاگمیرە سپاس کاکی تۆرگەرە بڵێ بەڕێزت گەلاوێش پێویستیەکی مێژوویە کەوا دەکات فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بەردەوام بێت یان نەخێر ئەمە چ پێویستیە کە کەوا دەکات کە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش بۆ 28 ساڵە خزمەت دەکات 28 خولی تێپەڕانوە و هێشتا هەر بەردەوامە بۆ گەشەوەی کە بینیمان بەڕای من شاری سلێمانی پێویستی نەک بەو گەلاوێژی ینی پێویستی بەوە هەیە زۆر زۆر فراوانتر بکرێ تۆ بەچی ئەڵی سلێمانی پایتەختی فەرهەنگە پایتەختی ڕۆشنبیریە یەکێک لە ئەساسیاتەکانی پایتەخت بوون بۆ فەرهەنگ و ڕۆشنبیری هەبوونی ئەم جۆرە بنکانەیە هەموونی ئەم جۆرە ڤیستیڤاڵانەیە لەبەرەوە بڵێ بێگومان پێویستی بەوە هەیە کە حتا من پێم وایە زمانیکەی بۆ ئیزافە بکەن وەکو پێشنیارێک بۆ ساڵانی داهات و توێژینەوەکان حتا شیعرەکان چیرۆکەکان تەنها بە زمانی کوردی نەبێ بۆ ئەوەی ڤیستیڤاڵەکە زیاتر لۆکاڵی بوونەکە تێپەڕێنێ بە زمانی ئینگلیزی بە زمانی تورکی فارسی عەرەبی بەم زمانانە و بکرێ بە میهرەجانێکی گەورە و ئەمە دەرچەیەکە بۆ ناسینی ئەدیبە گەورەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهانیش هەم بە سلێمانی هەم بە فەرهەنگ و ئەدەبیاتی کوردی لەبەرەوە بەڵێ 100% گەلاوێژ نەک زەڕورە بەڵکو پێویستی بە فراوان بوون هەیە دەستە خۆش بێت سپاس کاکزار سلێمانی وەک پایتەختی ڕۆشنبیری و فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاویش وەک فیستیڤاڵێکی گەورەی کە بینیمان پێتان وایە چ پەیامێکی هەڵگرتووە هەم بۆ ئامادەبووان هەم بۆ خەڵکی شاری سلێمانی هەم بۆ تەواوی کوردستانی گەورە لە ڕاستیە گەلاوێش پەیامێکی زۆر گەورەی هەڵگردووە ئێمە کێشەی گەورەمان هەیە چ لە ناوخۆ چ لە دەرەوە دایمەن بە بەردەوام سیاسەکان هەوڵی دروستکردنی سنوورەدەن و ئەدیبەکانیش هەوڵی سڕینەوەی سنوورەدەن ئێمە لە ڕاستیە لە ناوخۆی کوردستانە کێشەمان هەیە ئاگداری ئەدەبیاتی بادینان نین بادینان ئاگداری ئەدەبیاتی ئێمە نییە لەگەڵ باکوورە لەگەڵ خۆر ئاوایە لەگەڵ ڕۆژهەڵاتە
کەم و زۆر سنوورەکان وایان کردووەکەوە تێکەڵاویمان کەمتر بێ و ئەمە باشترین دەرفەتە و من هەر بە و مناسبەیەوە پێم خۆشە پێشنیاری ئەوە بکەم بەدەر لە فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێش فیستیڤاڵی نیشتیمانی گەلاوێژمان هەبێت بۆ ئەوەی کەەوە لە هەر چوار پارچەی کوردستانەوە ئەدیبانی کورد لە شارێکی وەک سلێمانیا کۆبکەینەوە ئەو شانازێش بە سلێمانی ببەخشین بۆ ئەوەی کەوا لە داهاتووە هەر چوار پارچەی کوردستان لە ناوکو سلێمانیا کۆبکەینەوە و ئەدەبێکی یەکگردوو چکە دواتر ئێمە ئەوە ئەدەبەکە سنوورەکانە سڕێتەوە ئەدەبەکە زمانە سڕێتەوە ئەدەبەکە فەرسەفە و بیر و باوەڕی نوێ ئەهێنێتەکایەوە و بەڕاستی ئەو ئیشێکەوە گەلاوێژ ئەیکا ئیشێکی پیرۆزە و هیوادارم لە داهاتوە گەشەی زیاتریشی پێ بدرێەوە دەست خۆش بە کاک میران بە زۆر بە کورتی پێتان وایە کە فیستیڤاڵ نێودەوڵەتی گەلاوێژ کە ئەمڕۆ کۆمەڵێک ناو لێرە خوێنرانەوە کە بۆ یەکەم جار بوو ئەم ناوانە بەرجۆمان بکەون بەرگێکی نوێ بە ئەدەبی کوردی داکات تا ئەوەی کە پێویستە بڵێن لە دنیایشی قەیرانی ئاوایە کە ئێمە هەر ئیزافە بۆ قسەکانی کاک دکتۆر ئێمە لە دنیایەکەین کە وردە وردە خوێنەرمان نووسەرمان کەم پاشەخشە لە ئەدەبیاتەکە پاشەخشەکە هەر ئەوە نیە ئێمە وازە خوێندنەوە نووسین بینین ئەوەی ئێمە بەدوای ئەدەبیاتی هەرزا ناگەڕین بەدوای شعرێکی سادە و ساکار یا بەدوای لێکۆڵینەوەیەکە یا ڕۆمانێکە کە باسی دنیا ئەکا بە شێوازێکی زۆر سادە زۆر ئەوەی کە هیچ ئەفکارێکی تێنی هیچ نوێگەرێک نادا بە من ینی شعر زۆرە باشە من وەکو بوارەکەی خۆم شعر زۆرە بەڵام ئایا چ شعرێک ئەتوانێت کە من ئەی خوێنمەوە من وەکو خوێنەرێک باسی شعرەکەم چ خوێنەرێک چ شعرێک ئەتوانێت دنیایکی تازە بە من ئاشناکە فکرێکی تازە بە من طبعاً فیستیڤاڵی گەلاوێژ ئەکرێ بڵین ینی وەکو کۆتا ئومێدێک وایە لە ئەدەبیاتی کوردیە لەبەرەوەی ئێستا بەڕاستی کار و چالاکیەکان بەعام ڕوو لە کەسبوونن و فڕۆشی کتێب زۆر کەمەوەتەوە هەر شەنەم قسانە زۆر دووبارن بەڵام پێویستە وەکو کاکدکتۆری ژووتی زیاتر گەشەی پێ بکرێ و میوانەکانیش میوانی نێودەوڵەتی هەبن هەروکو ساڵانی تر بەڵام بتوانن چیرۆک بنێرن بتوانن شعر بنێرن بە زمانەکانی تر و ئەو جیاوازیش کە ناتوانم من بڵم 100% جیاوازیەکی وە هەیە بەڵام بەسەن لە بینی لەهجەکانی خۆمانە بادینی بۆچی جیابێت لە سۆرانی بۆچی ئەم پێشبڕکیانە جیاواز بن ئەکرێ هەمومان بکرێ بە یەک پارچە و هەرچوار لەهجەکەی تر بە یەک شێواز و بە یەک پێشبڕکێ بێنە ناو فیستیڤاڵەکەەوە قوربانی تۆ کردنتان دووبارە پیرۆزباییتان لێ یەکەم لە دوای ڕەنگە زۆر دەرنەکەوت بێتن بەڵام بەشی زۆری ئەرکەکە لەسەرەوە بوو زۆر ئازان و خۆشەویستان تەواوی چالاکیەکانی 28مین فیستیڤاڵی نێودەوڵەتی گەلاوێژ کۆتایی هات با سپۆنسەری دەستگای میدیایی کورتسات پیرۆزبایی لە تەواوی براوەکانی ئەم خولەی فیستیڤاڵەکەین هیوای بەردەوامی بۆ تەواوی ئەوانی کە بەشدار بوون لە فیستیڤاڵەکەیە لە ئەدەبدا دۆڕان و بردنەوە بوونی نییە بەڵکو هەر نووسینێک هەلێکە یان هەوڵێکە بۆمانەوە کورسات مەگەزینتان پێشکەشکرا هەمیشە شاد و بەختەوەربن. دەست خۆش